بیمەی تەندروستی وەکو پاڵپشتیەکی تەندروستی و خزمەتگوزاریەکی تەندروستی لە زۆرێک لە وڵاتان هەیە، بەڵام لە کوردستان خەڵکی لێ بێبەشە. بیمەی تەندروستی بۆ کەسانەیە کە ساڵانە بڕێک پارە بە حکومەت دەدەن، لە بەرامبەردا حکومەت پێویستە خزمەتگوزاری تەواو بێ بەرامبەر بۆ ئەو کەسانە دەستەبەر بکات کە بەشداری دەکەن لە بیمەی تەندروستی. جێگری بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانیش دەڵێت لەگەڵ ئەوەدان پەرلەمان کار بکات بۆ دەرکردنی پرۆژە یاسایەک تایبەت بە بیمەی تەندروستی. بەداخەوە سیستەمێکی ئێساکی لە هەرێمی کوردستان تا ڕادێکش لە عێراقدا جێبەجێ دەکرێت لە کەرتی تەندروستی و سێکتەری تەندروستیدا یەکێکە لەو سێکتەرانەی کە زۆر کۆنا تاریخەکەی مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1920 لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنێکی ئێتاکی لە سەتاتەری جیهاندا هەیە لەگەڵ ئەو هەموو زانستی کە پێشکەوتنێکی گەوری بەخۆی بینیوە بەداخەوە سیستەمەکە لە هەرێمی کوردستانە وەڵامدانەوەی کی زۆر کەمی بۆ داخوازی هاوڵاتیان هەیە و بۆ داخوازی پێشکەوتنی خزمەتگوزێرەکان لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵێ بەتاکید ئەو سیستەمە بیمەی تەندروستی نەکو لە کوردستان و لە عێراق لە سەتاتەری جیهاندا زۆری وڵاتان ئیشی پێ دەکەن. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت لەگەڵ وەزیری تەندروستی ڕێکەوتون لەسەر گەڵاڵەکردنی پرۆژە یاسایەک بۆ بنیادنانی بیمەی تەندروستی، لە پاڵەوەشدا کار دەکەن بۆ گەڵاڵەکردنی پرۆژە یاسایەکی دیکە بۆ باشکردنی کەرتی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستیەکان لە کەرتی گشتیدا. بیمەی تەندروستی ئێمە لە ساڵی 2019 پرۆژەیەکی بیمەی تەندروستیمان گەڵاڵەکرد لە فراکسیۆنی کۆمەڵ وە پێشکەشمان کرد، بەڵام نەخرای بەرنامەی کار. دیارە چەندین جار یادداشت پێشکەش کراوە بۆ کارکردن لەسەر پرۆژە یاسای بیمەی تەندروستی لە هەرێمی کوردستانە، بەڵام لەبەر ئەوەی حکوومەت پرۆژە یاسای خۆی هەیە و ئیش لەسەر دروستکردنی بیمەی تەندروستیەکە ئەفزەڵیە دراوەتە وەزارەت کە خۆیان پرۆژەکەی خۆیان گەڵاڵە بکەن و ئیشی لەسەر بکەن، دواتر بێتە پەرلەمانی کوردستان بخرێتە بەرنامەی کارەوە. ئێمە ئیش لەسەر بیمەی تەندروستی ئەەکەین و بە هەمان شێوە لەگەڵ بیمەی تەندروستی ئیش لەسەر چەند پرۆژە یاسایەکی تریش ئەکرێ بۆی کە کەرتی یاخود بڵێن سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستانە ڕێک بکرێتەوە. ئەمەش ئەمریتی لە دامەزراوەی خۆراک و دەرمان کە چاودێری دۆخی هاوردەکردنی دەرمان و خۆراک ئەکا لە دەرەوەی کوردستان و هەروەها ئەنجومەنی تەندروستی کە سەرپەرشتی ڕێکخستنی نێوان کەرتی تایبەت و کەرتی حکومی ئەکا. وەک باسم کرد بیمەی تەندروستی کە ئەمە دابینکردنی سەرجەمی خزمەتگوزاری تەندروستیەکانە لەلایەن حکوومەت بە کوالیتێکی بەرز لە بەرامبەردا ئەبێ بەڕاستی حکوومەت ئەم ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی. ئایا لە ئێستاە حکوومەت هەرێمی کوردستان ئەچێتە ژێر باری هەڵگرتنی و ئەرکە داراییە؟ حکوومەت بە ئارەزووی خۆی پارە لە موچە خۆرپاشەکەوت دەکات و هەروەها موچەشی لێ دەبڕێت. حکوومەتی هەرێم هەمیشە ئامادەیە وەربگرێت، هیچ کات ناڵێت فەرموو ئەگەر بەدەستێک پێت ببەخشێت بە هەردوو دەستی لێ دووەردەگرێتەوە. بۆچی ناتواندرێت هەمان موچەی پاشەکەوت کراو کە لە لای حکوومەتە لەگەڵ لێبڕینەکە بۆ بیمەی تەندروستی تەرخان بکرێت و هاوڵاتیەک ناچار نەبێت لەسەر چارەسەرکردنی منداڵە نەخۆشەکەی ڕێگەی هەندەران و بیلاڕووس بگرێتە بەر لە پێناو چارەسەرکردنی منداڵەکەی. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.